چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین. من وەکو هاوڵاتێکی شاری هەولێر زۆر دڵگرانم بەوەی کە ئەو ڕژێمە پیسەی تورکیا کە دوژمنی گەلی کوردە هێرشی کردوتە سەر برایەکانمان لە سووریا. ئێمە ژیدانەی دەکەین، هیوادارم گەلی کورد هەموو بێتە سەر شەقام. داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەم کە یارمەتی ئەو برایانەمان بدا بۆ ئەوەی ڕزگار بی لە دەست ئەو دژمنە زاڵمەی کە دژمنشی سەرسەختی گەلی کوردە. وەکو گەنجێکی کورد لە باشووری کوردستان ئیدانەیەم هێرشی تورکیا دەکەم بۆ سەر عەفرین و هەروە بۆ سەرجەم شارەکانی کوردی کە لە ماوەی پێشتریش هێرشی کردە سەر شارەکانی باشووری کوردستان. زۆر بەداخەوەم کە بەم شێوە دەبینم کە شوورەیانی کورد لە عەفرین لە شارەکانی تر بەم شێوەیدا ئیهانە ئەکرێن و ئازار دەدرێن. من وەکو هاوڵاتێک ئەو هێرشی تورکیا کە با لەسەر کوردیەکە کە بە عەفرین و بە هەموو کورد ئەگەر تورکیا ئەگەر ئێرانە ئەگەر عەبادیە ئەوانە خۆیان کەس ناوێرن بەس بە کورد دەوێرن، یعنی شتێتیان پێچە نابی چونکە ئازانن کورد ئازایە ئەگە بێت ڕۆژێک بێ کورد ببە بە دەوڵەت ئەوانە هیچیان بەرگەی کورد ناگرن. کارێکی نامرۆڤانەیە ئەوانەوەی گەلی کورد بگەڕێنەوە بۆ سەدەی عوسمانیەکان هەروەک چۆن ئەو کاتێک کوردستانیان پارچە کرد و پارچە کرد و بە هەمان شێوە ئەوانەوێت کورد بە ئاواتی خۆی نەگات و نەگات بە ئەنجامەکانی خۆی. من وەکی هاونیشتمانێکی کورد من ئیدانای دەکەم ئەو هێرشی ڕژێمی تورکیا لەسەر عەفرین ئومێدەوارم ئەو دەوڵەتانە هەموو بێن ئاریکاری ملەتی کورد بکەن. ئومێدەوارم کە ئەمە ئاخر تشبی لەسەر کورد بێت ئیتر بەسە لە کەرکووک و ئەوەی سا لە عەفرین و سوبینە لە جێگایەکی دیکە. ئومێدەوارین ئەمە نهایەتی ئەو هەموو مەئاساتی ملەتی کورد.